سەردانەوە بازاری لەنگەکە زیاتر لەبەرەوەی کوالێتی زۆر چاکە، ینی تایەتی شتی تازشی تایە و نرخەکەشی باشە، هاوکاریە بۆ هاوڵاتیان و زیاتر لەم کاتێشە کە زروف تۆزێک باری دارایی خەڵک باش نییە و دۆلاریش بەرز بۆتەوە لە بەرزبوون ئەو نرخەکانیش بەرزن و زستانە بۆ سەرماشۆڵەیە خەڵک ناچارە بێت زۆربەی سەردانی لەنگەکان بکات بە شێوەیەکی گشتی. کاتی زستان تێت خەڵکی زۆر سەردانی ناو لەنگەکانەکە و بۆنەی سەردیەکەەوە کوالیتەکەی ئێمەوە کوالیتێکی چاکە لەنگە بۆ خەڵ سەردانی ئێمەکە بۆ خەڵ سەردانی ناو بازاڕش ناکە خەڵک بێپارەیە بێموچەیە خراجش گەڕێ ناو بازار قەمسەڵەیە 40,000 بۆ فەقیر ناکڕێت کێدە ناو لەنگەکان غەرازی هەرزانترە و کوالیتی چاکترە بۆ خەڵکی سەردانی ناو لەنگەکانەکە. هۆکار پێش هەموو شتێک جلوبەرگ حەز و ئارەزووی کەسێتیە یان شخصیە بۆ نمونان دێت لە کەسەکان ڕەنگە حەزیان لە جلی بالا بێت ئەندێکیان حەزیان لە جلی وەکو مارکا بێت یاخود کەمەلیاتە بێت یان لەگەڵ مۆدیلا بڕۆن. هۆکاری دووەمشیان ئەگەڕێتەوە بۆ نرخەکە بەڕاستی لەم ڕۆژەیە چکە بە بۆنەی قەیرانەوە یاخود بە بۆنەی نەبوونی مەعاش و یاخود بە بۆنەی نەبوونی ئیشەوە کارێکی زۆرە کار سەری بۆ نموناگەر نمونەیەکی خێزانێک هێژار بینەوە چەند منداڵێکی بێت ناتوانێت لەوەیە توانای ئەوەی نەبێت لە کەمەلیاتە چەند جلێکیان بۆ بکڕێت بۆی با لە کاڵە بژێرێت نرخەکەی کەمترە. هۆکاری سێمیانەوەی کەمەلیاتیان فاشۆنی ئەمڕۆ لەگەڵ مۆدیلا ڕۆت بەڵام با لە مۆدیلی کەمە یعنی چەند عەدەدێکی کەمە یاخود مۆدیلەکەی دووبارە نابێتەوە لەبەر چەند کەسێکا بیبینی.